لهف نزیک بونا پارتی و یکتی و بحث کرن جه اوینا کو هر دو حزب مجولی لهف کرنک تازنه کارودان دناو یکتی و آلین دی لپی خوانی. هرچنده پارتی و یکتی بفرمی نگوتنه کو دخازن لهف کرنا ناورا خو نو بکن لی اندامه که سرکردایتی یکتی گوت وسا خویاد به پارتی جدست پیشخریا بارزانی پوشمانه و لباره یا لهف کرنا استراتژی یا بره دگل یکتی دا آخفی. آرز عبدالله اندام سرکردایتی یکتی در روپلا خویا فیسبوک دا گوتیه پارتی هندی حزد که یکتی تیکلی پسکرکن خوب که نویاوه جبو چارسریا کریزان برهف نینه و گوت جی پارتی به دستک وکری و دلک وکو کور هات که لایه یکتی. آرز عبدالله بحثا وینه جی کر حکه به نیتک پاقش هاتبی لهر دیسا ماست بیمو نابی. هفدم کاربدستن یگرتوی اسلامی دی بیجن پارتی و یکتی دخازن د پنگاوا یکم دا بخو دگل هاو ری بکوان. یەکێتی و پارتی خۆیان ئیتیفاقکەن پێکەوە بتوان پەرلەمان سەر لە نوێ دروست بکەنەوە بە تەنیا نایکەن کە خۆیان ئیتیفاقیان کرد ئەو جادیان بۆ لای لایەنەکان لەوانەیە ڕوو لە یەکگرتوو بنێن لەوانەیە ڕوو لە کۆمەڵ بنێن لەبەرەوە کاراکردنەوەی پەرلەمان و سەر لە نوێ دروستبوونەوەی حکوومەت وا تەسەوڕەکەم نابێ بگاتە مانگی سێ بە حکمەوەی ئەوەی کە ئێمە ئاگامان لێبێ ئەمریکاش لەسەر خەتە زەختی لە هەردووکیان کردو بە تایبەتی یەکێتی و پارتی نابێ ئەم دۆخە بەم شێوازە تێبپەڕێ. لسر وی بزاوا پارتی و یکتی محمد حکیم کارگر جوات سیاسی کمال اسلامی به مدیای حزب خو گوت پارتی تنی دخوازه وقت به هدر بده کاربدستن کمال اسلامی جی دبیجن زورین بو لهفکرنا دو آلی دریجدان به کریزانه. هەموو ئەو قەیرانانەی لە ڕابردووە دروستبووە تا ئێستاش خەڵک پێوەی دەناڕێنە لە ئەنجامی اتفاقی استراتیجی و ئەو داوەشکردنەی کە لە ڕابردوو لە بینی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ئەمەش تەجروبە بکەنەوە دیسان بێنەوە سەر ئەمە ئەوە دیسان 25 ساڵی کە دەبێەوە ڕای شێشینەوە بەڕاستی نە خزمەت بە خۆیان دەکا و نە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان و بە پرسی هەرێمی کوردستان دەکا. رایدارن پارتی و یکتی هرتم با آوای گرینگ بحثا پیوندین خو دگل هفدود کن. لی هر دو آلی دخازن جارکدی کم ببن. و به وی کمبونه اوه سهم جوین پاش پیشنیارن بارزانی دبه. اوه دمک دایه. پارتی گره پاش کمبونا دوهم یا دگل یکتی سردانا آلین دی کربا لی حیانها هیویا برسوا یکتیه.